بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی بەنەرمی خواهی دقە بەرنامەکە ناوی چییە؟ بەنەرمی ئەوە بەنەرمیەوە حیوانی منە قبولی ناکەم بەخوا دعواتان لە سەقەی دەکەم. نا بە قوربان پێویست بە داواشت ناکە ئێمە هەلا خۆشی جەنابەتمان ئەو بەرنامەیەمان ناوناوە بەنەرمی تۆزێ جوان دانیشە زەحمەت خوا مرتاحم آخر ئەوە مەسەلە مرتاحی نییە ئەوە بەرنامەیە قوربان خۆشەویستان کەیسی ئەو جارەمان لەسەر هەرزەکارێکە کە ماوەی مانگێکە ماڵەوەی بەجێهێشتووە لەگەڵ خێزانی خۆی واتە لەگەڵ باوکی دەمەقاڵیان بووەوە ماڵی بەجێهێشتووە ئەمانەوە هۆکاری ئەو ماڵ بەجێهێشتە بزانین ئەو هەرزەکارش لێرە ئامادەیە ئەویش کاکە لازۆیە یەک دقە لازۆی کێ بابەت کوڕی من ناوی شەوەیە ناشێ ناوەکە و گۆڕی بێ ناڕەسن بەڵێ ناوەکەم گۆڕیوە جا لەم هەموو ناوە خۆشە بەس ئەو ناوە هەبوو لە منینەیت کوڕم شەوە لەگەڵ خوشکەکە تا ڕێیەکەوێ ئەزانی چۆن ئەمە خوشکێکی هەیە ناوی ڕۆژەیە زاوی شتم با لەگەڵ ڕێکەوێ ناوی شەوە اینجا بۆ حیسابە بێ ئەبێ کوڕەکەم ناوی کاوە بێ کچەکەش ناوی بنێت تاوە ئاخر دێمە با و باپیرانمان بەو شوێوە ڕۆژ ئەرەڵا کوڕەزاکەش منوانێ و قاوە تۆ قەجە بەسەرەوە تۆ قسەی خۆت بە عەلاقەجێ بەسەرێمەوە باشە مام نادر ناکاکە نقطەیەکە پەڕانووە قادر ئەبوورە مام قادر جان نادر شەربەت داوا لێو نەکە کورە نقطە چییە کورە وشە چییە کورە ڕستە چییە ئاخر دەوانیە چۆن نقطە هیچ نییە ئەسە من ئەگە 500 لاو بێت یەک نقطەی بۆ زیاکەوێ بە 150 ڕازی بەمەیتی باشە مام قادر جان ئەمانەی بزانین کێشەی جەنابەت چییە لەگەڵ کوڕەکەت بۆچی لێ رازی نیت ئەم دەمەقاڵی و دوورکەوتنێ بۆچی دروست بووە ئەزانی چۆن ئەم پرسیارە زۆر جەوهەریە ئەوە لە میسر پێڵن گەوهەری بەڵێ معلوماتم شو لە بۆش بەڵێ ئەم کوڕەم زۆر لاسارە بە قسەم ناکە ئەها سەیری قژیکە بەناموسم نیوەی خانەنشینەکەم معاشەکەم لە قژیا سەرفەکەم فاین نییە هەفتەیەکی ئەهەسێکە هەر تاڵی بەلایەکە ڕۆژبووە ئەمە جلی وا لەبەر ئەکا عەقڵت جامە بێ شۆر لە پێیەکە وەڵا چییە هەرزەکارە بستێک سەر و ئەژنۆیەکی ئاخر کوڕم تۆ چی ماسیەگری تۆ حاجی لەقلەقیت ئەوە چییە بە قسەم ناکە ئەمانێ بیێمە سەرڕێ ڕاست بە قسەم ناکە نا ئەی باشە چۆن وا بکەی بە قسە بکە بە قسەم کە من معلوماتم هەیە من باو باپیرانم بەو شێوە ڕۆستم ئەوێ بێتەوە سەر ڕێچکەی باو باپیر مام قادر جان ئەوە گەنجە و هەرزەکارە عەقڵی ئەو لەگەڵ عەقڵی تۆ زۆر جیاوازترە ئەبێ زۆر بە نەرمونیانی مامەڵی لەگەڵا بکرێ من هەزار سەر چاوە کتابم خوێنێتەوە لەسەر ئەو مەوزوعە لەسەر ئەو بابەتە ئەزانی چۆن فەلسەفە بەسەر منالێمێ منیش کتێبم خوێنێتەوە زۆریش کتابی چیت خوێنێتەوە وەڵاهیم خوێنێتەوە مەلا مەزبورە بەخێر یەک دنیا کتێبی نوکتە و حکایەتیشم خوێنێتەوە بەخوا بەسەری تۆ کتێبم خوێنێتەوە ئەمە قەبارەکەی بووە ناوی کتابە چییە وەڵای سەر لە خیاڵم نییە حالیە ئێستا ئەچینە لای کاکە لازۆ بزانم کاکە لازۆ تۆ کێشەت چییە بابە لاسۆ چیتە ناوی شەوەیەکەوە ببوورە کاکە شەوەگیان ئەمانە بزانین هۆکار چییە کە تۆ ماڵەوە بەجێهێشتووە لەگەڵ باوکت ناکۆکی من گەنجم تاکو ئێستاکە نیەشتۆ هیچ شتێک بەدڵی خۆم بکەم هەر دەوێت بەدڵی ئەو بێتم ناتوانم هیچ بکەم لە ماڵەوە چانە باسی نەکەی باوکی لەگەڵ تا دانیشتووە ها باشە مام قادرجان تۆ چ کێشەیەکی تر لەگەڵ کوڕەکەت هەیە لە چی تری ناڕازی کاکە لە یەک شتی ئەم کوڕم ناڕازی لە هەموو شتێکی ناڕازی بەڵێ فەرموو نایەتە سەرڕێی باپیری خۆی ئاخر ئەها سەیریکە بەقەدەر چوار زەلامە بێت بەخوا لە تەمەنی ئێوە دوو عایلم بەخێوە ئێستا تەماشای فلان کاتوەنی تۆ بوو جیرین بووەکە ئاخر تۆ لێرە شەرحایەمە نەبەیت بەسا سەنەکەی وەڵڵاهی ڕۆژێکیان تەماشاکەم دانیشت و ڕادیۆیەکی کۆنم هەیە بۆ خۆم گوێ لە بۆرانی ڕەسەنەکان ئەگرم ئەمە نەخۆشە بەخوا چمە عالمێکی ترەوە لە پڕێکە خوا زلم و کوت لە ژووری شەوە دروست بوو ڕاکوم زانی دەزاتۆ دەسەمە خەی تەلەفۆن بکەم بۆ پۆلیس کە تەماشاکەم دەرگای ژووری مستەکەی کردەوە یاخۆ ئەوەی حەزە لێ نییە ئەوە بە چای خۆی نەبینێت هەر لەگەڵ کردمەوە سەیرەکەم دوو تای کردوێتە ئەمەیەوە هاوارەکە یا بشی ڕاکیەکە بە شەرفم زانی چوار کەس پەلاماریان ناوە آخر ئەوە ئەتوانی ئەوەیە ڕابڕۆڵە ڕات بۆ نایی گوێ لە گۆرانی ڕەسەن بگری وەکو باو باپیرانێ بۆ گوێ لێ ڕاگرم بەڵام عەزم زیاتر بە ڕاپە من لە ڕەسەنی گوێ ڕاگرم مام قادرجان ئەو گەنجە عەقڵی تۆ زۆر جیاوازتر لێکەوە ئەو حەزەکانی خۆی بەدیدی هێنێت تۆ دوای ڕەسەنایەتی و دوای کەلتور و دوای کۆمەڵێک باو باپیرانت کەوتویتە ئەمە چۆن شتی وا ئەبێ ئەزانی چۆن ئەو تەدەخل لە حیاتی ئێمەیان مەکە تۆ ڕۆژنامەنووسێکیت وەکو ڕێک عەدل بڕۆ عەدل ئەوە ببوورە من تەداخل ناکەم بەڵام لەمەوێ سەرچاوی کێشەکان بزانم چییە و تا بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەڵێ چارەسەر لای خۆمە ئەوان نایەنە سەربار چۆن چارەسەر بە قسەی من ناکەن چۆن بە قسەی تۆ قسەی من ناکەن وەڵڵا حەقا من کەوتم ماز ڕەشە هەمووتان بڵێن ڕەشە بەس ئەمە نایکات ئەها سەی سەر و قژیکە خەری کەوتەوەم کەفەکە باشە مام قادر من لەمێ پرس ئەوە چی ئەڵێ پەلەتە مام قادر واللهی ئەزانێت تۆ مۆعیدێکی زەڕور منێگە بەرنامەکە تۆزێ دەست و بردی لێ بکەیت
وعيدێکی زۆر زەرورم خێر هیچ بووە نەوەڵا دوێنێ چوون بۆ ڕاو ئیتر بەڕاستی برادەرێکم تاپڕی پێ بوو لەگەڵ نایبە بکەوەکەوە لە دواوە بەر پشتی برادەرەکەی کەوت ئەمری خوای کردو جا ئەمەوێ پێشێ بگیرێت بچم دوو قسەی خەی تا بکەم و سڵحاکەم و بەریەوە یعنی کابرای کوشتووە تۆ لە دەروی یاسا چارەسەری بکەیت بەڵێ سڵحان پێ بکەم چۆن شتی وابێ بۆ خاتری خوا سەیری کە تا ئێستا لە دەرەوەی یاسا کێشە عەل دەکات بۆیە ژیانە دەوهایە قسە لە قسەمنانەکەی ها ژیانی من چێت هیچ عیبی نییە ئەستەم تۆ دایکت تێتان ناوە بەنەرمی چی؟ بەنەرمی منەمەوێ پرسیارێکی تر لە کاکە لازۆ بکەم بە یارمەتی شەوە باشە کاکە ببوورە کاکە شەوە تۆ دایکە چۆنە لەگەڵتا زۆر باشە لە ماڵەوە لەگەڵمانە تەنانەت باوکم نەبێت باوکم زۆر خراپە لەگەڵمانە ئاوا من خراپم لەگەڵتانە بەڵێ تۆ خراپی یا تۆ دایک پێ ناوجۆرگی من نەخێت تۆ زۆر خراپی لەگەڵمانە سەنەکەی تەلەڤیزیۆنە نەخێت تۆ زۆر خراپی لە ماڵەوە من خراپم بەڵێ تۆ زۆر جەنابت خراپی تۆ دایکت خراپی داوتەجا باشە والله نازانم چی ژیانێک بێت بەنەرمی کاکە شێتان کردووە بەنەرمی پەیوەندیەکمان لەگەڵ ڕاستەخۆ جەمیلەخان لەسەر خەتە بەنەرمی ڕاستەخۆ جەمیلەخان لەسەر خەتە ومن ڕاستەوخۆیە نە مباشرە دە قسە بکردا ماڵە بە قوڕنێکی بۆچی چی دەگەر مام قادر وەرە دەمانچەیەک من لەوێ دامەنا جوانتر بوو سەیری کاخڵێ هەلای دەماچەیە ڕۆژێک دە جار پاچێک هاتەوە هەر ڕۆژێکە مان کوژێت نایریم چین بۆ ماڵەوە سەنەبازی مام قادر بۆ خاتری خوا پێغەمبەر دەماچە جوانی لەکوێ هاوار جوانە والحاڵ ئێمە لە یەک ناکەین واسی دەبێنم موسوعە هەتا ساحبی ئەو قڵب بە دوای دەماچە بڕۆن قەت خێر لە خۆتان نابینن والحاڵ ئێستا جەمیلەخانمان لەسەر خەتە ئەم کاتە با جەمیلەخان ناوی جەمیلەخان ها بەڵێ سێ و سوفەیەکە منیش لەکەم ناوی جەمیلێ هەر جەمیلەخانی خێزاندا لەسەر خەتە بەقوربە ئەوە بەڵێ قبوڵی ناکەم ئەوە بۆ هەیبەت و شان و شەوکەتی من جوان نییە بەڵێ ئەو پەیوەندی کردووە لەبەر چارەسەری کێشە خێزانەکەی خۆی آخر نابێت ئەوە پرسا بە من کردایە ئەم کاتە با جەمیلەخان سلااو ئەم کاتی وش باش جەمیلەخان تۆ وەکو دایکی لازۆ وەکو خێزانی مام قادرمانی لێت بپرسیم بزانین کێ تاوانبارە و کێ لەسەر حەقا وڵای ڕاست بۆی کاکی پێشکەشکار تاوانبار باوکیوە باشە بۆچی تاوانبارە باوکی لەبەرەوەی قسە بە شەرتێ هێشتێنە لە هەموو شوێنەکە ئەی باشە کوڕەکە چۆنە لە ماڵەوە وڵای کوڕێکی زۆر عاقڵە هەموو دەرەجەکانی هەفتایە بەس بابی لەو تاکید لەوەیە کە بیکاتنەوە ئەخە کاکێ پێشکات پێ تۆ بڵە بزانم ئەوە چۆن ئەتوانێت کە بیکاتنەوە بۆ شەو داوایەکە لەسەریایەکە حەقی خۆمە داوای لەکەمنەوە بێنێت آخر معقولە سێ دانە ساڵە لەسەر یەک ئەوە خۆی یەکەمە بێت دراوسێکەمان خۆ جەمیلە خۆی ناسێت هەموو ساڵێک چوارەمە بێت ئێڕۆتەوە چوارەم نابی ئاخر لە چی بکەمە مام خا بۆ خاتری خۆ پێغمە تۆ بە هەموو قڵێک تۆ قسە ناکەی ئاهۆ ئێتخوا یەکەم باشترە یا چوارەم باشترە چی کاکی پێشکەشکار عیبە بۆ تۆ ئەبێ معلوماتە هەبێت یعنی هەزار بێ باشترە یا 4000 مام قار بۆ خاتری خۆ پێغەمە هەرەوەیە بۆ زیێمەدەی یەکەم و چوارم لێک ناکاتەوە چۆن جای ناکەمەوە چۆن لێکی ناکەمەوە خابێ بزنێ لە جایەکەوە چوارمان لە شوێکە چۆن جای ناکەمەوە مام قار بە یارمەتیت بۆ خاتری خۆ پێغەمبەر وا نابێت کێشە وا نابێت چارەسەر وا نابێت ئێوە کێشەکانتان زۆر بەسیتە ئێوە زۆر سادە و ساکارە کێشەکانتان بەڵام ڕێگەی چارەسەرتان نییە ئەبێ ئێمە ڕێگەی چارەسەرتان بۆ بدۆزینەوە ئەبێ ئێوە هەوڵ بدەن لە ناوێکە بسازێن دڵتان نەرمێ بەرامبەر یەکتری قبول بکەن بەڵێ خۆشەویستان ئێمە کێشەکانمان هەمووی چارەسەری هەیە ئێمە کێشەکانەوەنە قورس نییە جەمیلەخان بڕوا بکە کێشەتان قورس نییە بڕوا بکە ئێوە لە ناوێکە ئەبێ خۆساز بن ئەبێ کۆت بن ئەبێ دڵتان گەورە بێ بەرامبەر بە یەکتری ئەبێ یەکتری قبول بکەن مام قار ڕجات لێ ئەەکەم مام قار کێشەکەتان زۆر گەورە نییە کێشەکەتان بچووکە ئێوە ئەبێ لە یەکتری تێ بکەن ئەی هاوار ئێستا ئەگەر بۆ خۆشتان نازانن ئەوە دکتۆر هەیە ئەوە چارەسەری دەرونی هەیە ئەوە توێژەری کۆمەڵایەتی هەیە ئەوە یوتیوب هەیە سوشیال میدیا هەیە مام قار تۆ حەز لە یوتیوب نییە واللهی ئەگەر بۆ حەز بڵێ من بەس حەزم لە دۆڵمەیە بەڵام ژێری پاقلە و چی ئازار دێ؟ کوڕەی هاوار مام قادر ئەوە بۆ ناوی یوتیوب و هاور ئەو توزانە یوتیوب چییە؟ ئەرێ دە تۆ ڕۆژە لێ نامەدی خۆم ژنەکە ئەخە دەوا نییە؟ ئەی هەڕە بەبان ئەو سەرمە ئاڕوومانی کورە مام قادر کورە یوتیوب کورە سوشیال میدیا فەیسبوک دکتۆر توێژەری کۆمەڵایەتی ئەی هاوار یاخوا دایک و بمرێ کوڕە کورە مام قادر گیان بۆ خاتری خۆ پێغەمبەر کێشەکانتان قورس نییە ئەبێ چارەسەر بدۆزنەوە باشە مام قادر تۆ کوڕی خۆتت خۆش ناوێت جەرگمە چۆن خۆش جگەر باشە ئێستا ئەو کوڕە لە بەرچاوت نامێنێت تۆ چیەکەی لەوانەیە شێت جەمیلەخان تۆ کوڕی خۆتت خۆش دەوێت چۆن خۆشم ناوێت ئەی باشە بۆ هەڵ نادەن کێشەکانتان چارەسەر بکەن کاکە پێشکەشکار یەک مانگە ئەو کوڕی من لە ماڵی دایە پیرەیە یەک مانگە نازی ئەو باوکی لەسەری نییە بیر لە سوپرایزی کردکە بۆ باوکی مەخوا برا من سوپرایکم شت ناخم جا من هەر شەکرە بەژنەکە
کوڕم قادر بۆ خاتری خوا سوپرایتی چی بیبسیتی خۆ باسی بیبسی کۆلام نەکردووە کاکەگیان سوپرایز دەڵێ سوپرایز جەمیلە خان ماڵت بە قوڕ نەگیرەمە ئیتفاقمان نەکرد ئەو سوپرایزە من باسی بکەم کاکە پێشکە لەبەرەوە گوتم چم بابزانێ ئەو کوڕمەچەنی باوکی خۆشەوێ باش بەڵێ خۆشەویستان کاکە لازۆ شەوە ببورە کاکە شەوە سوپرایزێکی جوانی ئامادە کردو بۆ باوکی خۆشەویستی خۆی بۆ باوکی بۆ دایکی ئەخاتە ڕوو فەرموو مام قادر ئێمە و جەنابت و بینەرانیش ئەمانەوێ ئەو سوپرایزە ببین نامەیەک بۆ باوکی ئەزیزم هێزی ئەژنۆم باوکە گیان هەز بە ئازارەکانت دەکەم دەزانم تۆ پەروەردەکراوی بەدابوو نەریتەکانی باپیرانمان دەزانم بە ڕەفتارە نامۆکانم ئازار دەخۆیت بەڵام باوکە سەردەمەکە گۆڕاوە چاک دەزانم ئەگەر ڕەفتاری ناشرین بکەم خانەوادەمان دەشێت و وێران دەبێت دەبینە جێیتانە و تەشەری خەڵکی بەڵام باوکە گیان کێشەی من و تۆ ئەوەیە لەو غروریەت نایەتە خوارێ زۆر بەڕەقی مامەڵەم لەگەڵ دەکەیت باوکە خۆشەویستەکەم دخوا وەرە ببینە هاوڕێ ئەوە پشتی من و داری تۆ باوکە گیان دەبێت لەوە تێبگەی هەرزەکاری قۆناغێکی ناسکە بیرکردنەوەکانمان لەگەڵ کەسێکی گەورە جیاوازە دەبێت لە چوارچێوەیەکی ئەخلاقیدا ممارەسەی ژیانم بکەم ناکرێت تۆ بمکەیتە کۆپی خۆت باوکە با لە بیرکردنەوە جیاواز بین بەڵام لە بەهاو نەریتە جوانەکان کۆک دەبین باوکە گیان ئەی کۆڵەگەی ژیانم تۆ ڕێنیشاندەری ژینمی ئێستا سەردەمەکە جیاوازە نەرم بە لەگەڵم سوێن بەخوا باوکە خۆشم دەوێت قەت کارێک ناکەم شەرمەزارت بکەم بەڵام باوکە تخوا لەگەڵم نەرم بە تووڕەبوونەکان و لێدانەکانیشت با نەرم بێت تا دەمرم خۆشم دەوێت بەڵێ خۆشەویستان ئەو بوو بینیتان کێشەی نێوان باوکو کوڕێک چارەسەر کرا ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵەزانی کە ئەو خێزانە ئاش بوونەوە و هیوای ئاشبوونەوە و ئاشتەوای بۆ هەموو خێزانێکە خوازین و کێشەکان چەند گەورە بن چارەسەریان هەیە تا بەرنامەیەکی تر و تا چارەسەرێکی تر خۆشەویستانمان بەجێ دەڵین تا بەرنامەی بەنەرمی کاتێکی خۆش ماڵەوە دەینجا دەوەرە کوڕەکەم دەوەرە ماچێک بە بۆ باوکی خۆت دەی قوربانی بم دەی ماڵە بە قوڕمێکی هەمووی جێڵە ئەڵێم جەمیلە لەسەر خەت ماوی بەڵێ پیاوکە لەسەر خەت ماوە دە ئەزانی چی بکە لەگەڵ کاکی پێشکەشکار یینەوە نیوەڕۆیەک مەنتەڵ دۆڵمەی چۆرمان بۆ دروستکە کوڕ پێویست ناکەم بەخێر بێن دڵمێکت بۆ دروستەکەم حەب بە دڵی خۆت بێ ماڵە پێویست ناکەم هەم قادر وەڵا عەزیەتە فەرموو ماڵە بە قوڕ نەگیری ئینکاری بە قورئان نایە لە بڕۆی لەسەر و بەزمەی خۆ بەردەخم دەباشە. ئەم جارە من پێشەکەوە بڕە کوڕەکەم با بڕێ